بێگومان بەڕگەیەکی تەندروستی هەمیشە لە بەرنامەی بانی باشکۆستاندا بوونی هەیە بۆ ئەم ڕۆژ باس لە خواردنەوەی چاو هەروازیانەکانی خواردنەوەی چا لەلایەن منداڵان و خواردنە خێراکان و جبس و جۆرەکانی ترەکەین بۆ ئەمە بەستا بە میوانداری دکتۆر سەران سادە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان کە بشێک ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمانە. سڵاو لێ بێ دکتۆر، بەیانیت باش. سڵاو لە ئێوەش، بەیانی ئێوەش باش، زۆر سوپاس. بەڵێ دکتۆر، سەبارەت بە خواردنەوەی چا لەلایەن منداڵانەوە چه زیانێکی تەندروستی بۆ سەر منداڵاندا هەیە؟ بەڵێ، زۆر سپاس بۆ ئەو میوانداریە. سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست. خۆی خواردن لە منداڵان گرنگی و بایەخێشی زۆری هەیە لە گەشەکردنی منداڵان، بە تایبەتی منداڵی خوارد 2 ساڵی، چونکە زۆرترین گەشەی منداڵ لەو 2 ساڵەیدا ڕوودەدات. چ گەشەی جەستە وەکو باڵا و چێشی منداڵەکە، هەروەها گەشەی مێشک لەو 2 ساڵە زۆرترین گەشە ڕوودەدا. بۆیە زۆر گرنگە گرنگی بە خواردنی منداڵ، خواردنەوەی منداڵ بدرێت. و ئەوەی باس کرد مەسەلەی چا لە ناو میلەتی ئێمە، لە ناو خەڵکی ئێمە چا پێدان بە منداڵ شتێکی باوە، بە تایبەتی سەمون و چا، نان و چا یان کێک و چا. زۆر جار دەدرێتە منداڵی دوای 6 مانگی دەست پێ دەکەن بە مەبەستی ئەوەی کە نەما ئەوە خواردنێکی باشە، بێ ئاگالەوەی کە ئەوە خواردنێکی زیان بەخشە، چونکە منداڵ لە دوای 6 مانگی پێویستە بخرێتە سەر خواردنێکی تەندروست، نەوەک ئەوەی کە خواردنێکی بدەیە زەرەر بە منداڵەکەی. خواردنەوەی چا چەند زەرەرێکی هەیە. یەکەم، چونکە چا شەکری تێدەکرێت، شەکریش بۆ منداڵی خوار 1 ساڵ بە هیچ شێوەیەک قبولکراو نییە، چونکە دەبێتەوە هۆی ئەوەی کە ئەگەر لە داهاتوودا دانەکانیدا ڕزی دەکات، دانەکانی کلۆر دەبن، واروە مەترسی زیادبوونی نەخۆشی شەکرە، مەترسی قەڵەوی بە شێوەیەکی نەخۆشی زیاد دەکات. جگە لەوەی کە شەکر هیچ پێکاتەیەکی بابن خۆراکی تێدا نییە، جگە لە وزە هیچ بەهاج خواردن تێدا نیە، وەکو پرۆتین و کانزاکان و ڤیتامینەکان ئەوانە هیچ تێدانێت، تەنها کاربۆهیدراتە. بۆیە شەکر بەتەنیا ناکرێت بدرێتە منداڵی. ئەوە یەک لە شتەکان. دوو، چایە کافاینی تێدایە، کافاینیش لێدانی دڵی منداڵ خێرا دەکات و هەروە دەبێتەوە خەوی منداڵەکە بزڕێ، منداڵ خەوی باش نابێت. دایکان، باوکان هەمیشە لە خەمیەوەیدان کە منداڵەکانیان خەوی باش بێ و گەشەی باش بێت، لە کاتێکدا چای دەدەنێ خەوی منداڵەکەی تێک دەدەن. بۆیە ئەوە دوو، ینی لە ڕووی پێکاتەکەەوە کافاینی تێدا بۆ ناکرێت بدرێتە منداڵ، و هەروەها بێنە سەرەوەی کە ئەو نانەیە، ئەو سەمونێک کە لەگەر چایەکە دەدرێتە منداڵەکەی بە هەمان شێوە خوێ تێدایە. خوێژ یەکێکە لەو پێکاتانەی کە نابی لە منداڵی خوار 1 ساڵ بدرێ، لەبەر ئەوەی خوێ زیان بە گورچیلەکانی منداڵ دەگەێنێت کە تا ئێستاش گورچیلەکانی منداڵ تاوەکو 1 ساڵیش بەرگێ ئەو خوێ زۆرە ناگرن، بۆیە نابێ خوێش بدرێتە منداڵ. سەمون جگە لە خوێ هەندێک لەوانێ خومرە و شتی تریش تێدا بێ، یاخود تەنها لە ئاردی سفر پێکات بێت کەەوەش خواردنێکی باش و تەندروست نییە بۆ منداڵان. بۆیە چای و سەمون یان چای و کێک، کە کێکەکە تایبەت نەبێ بۆ تەمەنە، یاخود چای و نان خواردنێکی سەلامەت و تەندروست نییە بۆ منداڵەوە، جگە لەوەی کە ئەتوو کاتێک سەمون و چایەکەی دەدێ منداڵ بێبەشی دەکەی لە خواردنێکی تەندروستی تر، چونکە کاتێک سەمون و چایەکە داوە منداڵە لەوانێت تا 2 کاتژمێر 3 کاتژمێر برسی نەبێ، ئەو هەلی خواردنی سوودبەخشی کەم دەبێتەوە، بۆیە بە هیچ شێوەیەک باش نییە سەمون و چایە بدرێتە منداڵێ. کەواتە منیش دکتۆر ئەمەوێت بەجیا باس لە ئەو زیانە تایبەتانە بکەیت کە لەسەر منداڵان ئێمە لەم تۆردا تشکەخینە سەر منداڵان. خواردنەوەی چا لە کاتی نانی بەیانیان کە دایک و باوکان یان بە مناڵەکانیان پێش ڕۆشتنیان بۆ خوێندنگاکان، یاخود ئێستا لە هاوەرزی هاوی ناین بۆ پێش ڕۆشتن بۆ خولەکان، تا چەند تەندروستە لەگەڵ بەرچایی جۆرەکانی شیرەمەنیەکان و بەرهەمەسفیاتیەکان منداڵان چا بخۆنەوە؟ بەڵێ، خۆی گرفتەکەی ئێمە زیاتر لە خوار 1 ساڵێ، واتە 6 مانگ و ساڵێک. لێرەدا منداڵ خۆی منداڵ لە 6 مانگ و ساڵێک دەبی فێرە خواردن بکرێت، فێرە خواردنە تەندروستەکان بکرێت. منداڵ دائیمەن چاوی لەسەر دایک و باوکە کە فێری ئەو شتانی بکە کە باشن، تەندروستن، چ لە ڕووی خواردن چ لە ڕووی پەروەردەیەوە. بۆیە زۆر گرنگە لە هەر لە کاتی 6 مانگی کاتێک فێری خواردنی دەکەی دووری بخێو لە خواردنە زیان بەخشەکان،
خواردنە سوودبەخشەکانی پێشکەش بکەی وەکو با بڵێن شیرە، هێلکەیە، گۆشتە، میوەکانە، بەو شێوە سەوزەکان، پاقلەمەنیەکان بەو شێوە خواردنانەی بدرێتێ. کاتێک بەیانیان دایک و باوک ئێمە دەزانین لە ناو کوردەواری خۆمان ماز دادەندرێت، چای دادەندرێت، پەنیر و جیز و ئەو شتانە دادەندرێت، بەڵام منداڵی خوار یەک ساڵ نابی لەگەر دایک و باوکە خواردنانە بخوا، چونکە منداڵ لە قۆناغی فێرکاریە هەموو خواردن نادێت. وەکو باسمان کرد شەکر، خوێ و هەنجوین و کۆمەڵک خواردنی تکەیە لە خوار یەک ساڵی نادرێت بە منداڵ. ئەو قۆناغە زۆر هەستیارە، پێویستە باستیارە و مامەڵە لەگەر بکرێت و ئەو خواردنانە بدرێتە منداڵی کە تەندروستن. دەکرێت کاتێک منداڵ لە ساڵێک زیاترە لەگەڵ دایک و باوکەکەی لەسەر سفرەکە دابنیشێ و گڵاسێک شیری بدرێتێ لەگەر پارچەیەک هێلکە، پارچەیەک پەنیر، هەندێک نۆک یان لۆبیا بەگوێرە ئەوەی کە ئەو ڕۆژە چیان هەیە. بەڵام خوار یەک ساڵی ناکرێت وەکو گەورەکان خواردن بخوا لەسەر سفرە دابنیشی چای بدرێتێ، قاوەی بدرێتێ، یان ئەو خواردنانێک کە خوێیەکی زۆری تێدایە، یان هەر خواردنێک کە حەزت کرد بیدێ وەکو گەورەکان. خواردنی گەورەکان بۆ منداڵی خوار یەک ساڵ ناوێت، بەڵام دوای ساڵێک ئاساییە ئەو خواردنانە بدرێتە بە منداڵ. بەڵام لە دوای ساڵە چای هەر ئاسایی نییە. ئەگەر چایت هەردایە پێویستە چایەکە شەکری کەم بێ و چایەکی زۆر بێڕەنگ بێ کە کافانی زۆر تێدانە بێ زیان بە تەندروستی منداڵەکە بگەینێ. بەڵام وا باشترە چای هەبێت لەجار چای شیری بدرێتێ کە بەهاج خۆراکی گرنگی هەیە. قۆناغی فێرکاریدا ئەبێت دوور بکەوێتەوە لە چا خواردن، ئەبێت دایک و باوکان ئەمە پەیڕۆ بکەن. بەڵام دوای تەمەنی یەک ساڵی ئەمەژە بۆ کرد دروستە چاپخۆنەوە. ئەمە ڕێژەکەی دیاریکراوە تەنها لە بەیانیان یاخود ژەمەکان بە تایبەت بەشێکیان لە دوای ژەمە سەرەکیەکان هەم خۆیان چاخۆنەوە هەم ئێن بە مناڵەکانیشیان. بەڵێ وەکووتمان ینی لە خوار یەک ساڵ بە هیچ شێوەیەک نەدرێتە منداڵ، بەڵام دوای ساڵێکیش نەدرێ باشترە. بەڵام ئەگەر مەجبور بووی بە ناچاری داتێ یان فێر بووە فێریان کردو، چکە زۆر کاتێک لەگە دایک و باو قسە دەکەین دەڵێ باپیری یان داپیری فێری کردیە تازە ئێمە ناتوانین ئەوە بکەین. خواردنێ چایەکی ڕەنکاڵی زۆر کەم دەدێ منداڵەکەی کە شەکریشی کەم بی بۆی هەروازی لێبینی. یان دوای ساڵێکیش چایی هیچ سوودێکی نییە بۆ منداڵەکە و باشترە لێ دوور بکەونەوە وەکو باسمان کرد لەبەر ئەوەی پێکاتەکەی هیچ پێکاتێک خۆراکی گرنگی تێدانە وەکو پرۆتین و شتانە کاتێک دەیدرێتە تەنها بۆ خۆشیە کە شەکری تێدایە گەرنە هیچ سوودێکی نییە. بۆی وا باشترە چای هەر نەدرێت بە منداڵ لە هەموو تەمەنەکان بە تایبەتی لە تەمەنی 5 ساڵی بەخوارەوە لێ دوورکەونەوە باشترە. بەڵێ بازەوە دەکرێت خواردنەوەی چا مادەی ئاسان ناکوشێت، بەڵام تەنها هەڵمژینی لەلایەن ڕوویخۆڵەکانەوە کەم دەکاتەوە. ئەمە بۆ هەموو تەمەنە جیاوازەکان وایە ئایا زیانەکانی زیاتر بۆ سەر منداڵان دەکرێت منداڵێک بە خواردنەوەی چا بەتەواتی مادەی ئاسان لە جەستەی دانەمێنێت یاخود کەم بێتەوە؟ بەڵێ خۆی چای یەک لە گرفتەکانی تری چای ئەوەیە کە با بڵێن وا دەکە مادەیش تێدایە وا دەکە ڕێژێ مژینی ئاسنە ڕیخۆڵەکان کەم بێتەوە. چایە ڕاستەخۆ نابێتەوە هۆی کەمبوونەوەی خوێن لە لەشی منداڵەکە با بڵێن چای دا یەکسەر خوێنی منداڵەکە داوێت، بەڵام کاتێک چای دەخواتەوە لە دوای ئەوە با بڵێن خواردنیش سوودبەخش دەخوات کە مادەی ئاسنی تێدایە نایڵێ ئەو مادەی ئاسن لە ڕیخۆڵەکی ڕیخۆڵەی منداڵەکە بمژرێ. دوجار دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی ئاسن و دەبێتە هۆی کەمبوونەوەی خوێن. کەواتە یەکێک لە زیانەکانی تری چایی بریتە لەوەی کە منداڵەکە تووشی کەمی خوێن دەبێت بە کەمی توخمی ئاسن، ئەمەش دەبێتەوە هۆی کەەوە منداڵەکە کەم خوێن بێ کە کەم خوێن بوو دەبێتەوە هۆی ئەوەی منداڵەکە کۆمەڵک نیشانی تێدا بە دیار بکەوە وەکو ئەوەی کە خواردنی کەم دەبێت بێتاقەت دەبێت کە خواردنی کەم بوو تەبان گەشەشی دوا دەکەوێت. کەواتە چایی بە ناڕاستەوخۆ بەشدارە لەوەی کە منداڵ گەشەی دوا بکەوێت بە شێوێکی ناڕاستەوخۆواتە وەکو باسمان کرد دەبێتەوەی کەمبوونەوەی ئاسن و ئەوش دەبێتەوەی کەم خوێنی و کەم خوێنش دەبێتەوەی منداڵەکە خۆراکی کەم بێتەوە چکە یەکێک لە نیشانە دیارەکانی کەمی ئاسن و کەمی خوێن لە لەشی منداڵ بریتە لەوەی منداڵەکە خواردنی کەم دەوێت ئارەزوو بۆ خواردن نامێنێ کە ئارەزووی بۆ خواردن نەما تەوان منداڵەکە کێشی دادەبەزێ گەشەی کەم دەبێتەوە
و هەروە گەشەی مێشتیشی زیرەکی منداڵیش کاریگەری دەبێت بەهۆی ئەوەی کە ئاسندە لەشی کەم بێتەوە. بەڵێ بێگومان دکتۆر ئینە سەر خواردنەوە گازیەکان و مەترسی و هەروەها زیانەکانی خواردنەوە گازیەکان بەتایبەت لەسەر منداڵاندا، بەڵام هەر لەسەر بابەتی چا خواردن لەلایەن منداڵان ئەمێ بزان بەشێکیان چا جۆری دەرمانی تر تێک هەڵدەکەن بۆ منە گوڵەباغ بێ یاخود دارچین بێ یان زەنجەبیل و جۆرەکانی تر کە باز دەکرێت چای سەڵسوودی هەیە ئەم جۆرە چایانە هەروە گۆڕانکاری لەم جۆرە چایانە بۆ منداڵیش هەر تەندروستە؟ خۆی چای وەکو باسمان کردمە لە ڕووی ئەوەی کە ناتەندروستیەکەی چێتە باسمان کرد کە یەک لەوانە با بڵێن ڕێژیم ژینی ئاسن کەم دەکاتەوە و هەروەها دەبێتەوە خواردنی سوودبەخشی تر نەخواکەوە هەروە شەکری تێدا وها کافین تێدا هەر کاتێک شەکرت تێکرد بەڵێ زیان بەخشە هەر کاتێک کافینی تێدا و چایەکە زۆری چایەکە با بڵێن کافەت تێدا بێ ئەو زیانە بە منداڵەکە دەگەێنێ واتە چای ئەو چای کە ئێستا ناو خۆمان دەیخۆنەوە بەڵێ ئەو چایە ئەو زیانانەی هەیە و پێویستە لێ دوورکەن بەڵام زۆری تری چای هەیە کە هیچ سوودێکی بۆ منداڵ نییە ئەویش وەکۆوانی باست کرد ئەویش بە هەمان شێوە سوودی نییە بۆ منداڵ بەڵام وەکو چای ڕەش ئەو زیانانەی نییە کە باسمان کرد بەڵام هەر کاتێک شەکری تێکرێ بەڵێ شەکرەکە زەرەرەکەی لێدا واربا کافین تێدا بە هەمان شێوە بۆ ئەو چایانش کە ئێستا باوەلۆ گەوران بەکاردێنرێ باشترە لە منداڵان بەکارنێ بە هیچ شێوێ چونکە ئەوانە سوودی نیە بۆ منداڵ وا باشترە خواردنی سوود بەخشی تری بدرێتێ لە جاتیەوەی کە خۆ خەریک بکەن بەوەی کە چای بدەنێت ئەو چایانە لۆ گەوران لەوانەیە باشتر بێت لەوەی کە چایەکی ڕەش بخواتن یان بە مەبەستێک بۆ نمونە زەنجەفیل بەکاردێنی بە مەبەستی خۆزایفکردن یان بە هەر مەبەستێکی تر بەڵام لە منداڵان سوودانەی نییە و پێویستە لەو چایانە بە هەمان شێوە چەند زیانی تەندروستی بۆسەر ئەو منداڵات جێدەهێڵێت. بەڵێ یەکێکی تر لە خواردنە ناتەندروستەکان کە زۆر جار دەدرێتە منداڵ بریتە لە گیراوە گازیەکان بەداخەوە گیراوە گازیەکان لەبەر ئەوەی گەورەکان زۆر زار حەزیان لێ و ئارەزویان لێ و دەیخۆنەوە دەینە سەفرە زۆر زار منداڵەکانیش دەیخۆن لەبەرەوەی شیرینە تامی خۆشە منداڵەکان حەزیان لێە و دەیخۆنەوە دایک و باوکانیش منعی منداڵەکانیان ناکەن لەو کاتانەدا بە هەمان شێوەی لە خوار یەک ساڵی گیراوە گازیەکان بە هیچ شێوێک نابێت بەدرێ بە منداڵ گیراوە گازیەکان بە خۆتان دەزان ماڕێژەیەکی زۆر شەکری تێدایە بۆیە لە هەموو تەمەنەکانەوە بە تایبەتی لە خوار یەک ساڵ نابێت بەدرێ بە منداڵ بەهۆی بوونی شەکرێکی زۆر و هەروەها ئەو گیراوە گازیانە وا دەکات منداڵ ئەگەری قەڵەو بوون ئەگەری پەستانی خوێن ئەگەری با بڵێن توشبوون بە نەخۆشیەکانی گورچی لە زیاد دەکات ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرە زیاد دەکات بۆیە گیراوە گازیەکان پێویستە نەدرێ بە منداڵ منداڵەکە لەوانەیە قەڵەو ببێ بەو گیراوە گازانە بەڵام جەستەیەکی فشۆڵی هەبێت چونکە هیچ پێکاتەیەکی گرنگ لە و گیراوە گازیانەدا نییە لە جگە لە شەکر و با بڵێن گاز نەبێ ئاو گاز و بریتە لە شەکر ئەویش بە هەمان شێوە کافینی تێدایە کە ئەویش هەر زیان بەخشەواتە زەرێری گیراوە گازەکان لە چای زۆر زیاترە ئەگەر بەراورد بکرێت لەگە چایی کە باسمان کرد زەرەری چۆنە گیراوە گازەکان زۆر زیاتر زەرێت لە منداڵ دەگەینی چونکە هۆکارێکە بۆ نەخۆشی قەڵەوی نە قەڵەویەکی ئاسایی نەخۆشی قەڵەوی زیاد دەکات نەخۆش شەکرە زیاد دەکات ئەوە جگەلەوەی کە کاریگەری خراپی لەسەر گورچیلەکانی منداڵ هەیە بۆیە گیراوە گازەکان ڕێگە پێنەدراوە لە منداڵان و باش نییە بدرێ بە منداڵ لە هەموو تەمەنەکان دوورکەونەوە لە گیراوە گازەکان بڵێ خواردنی جپس بە تایبەت لای منداڵان بەشێک لە منداڵان ئەیکن بە ژەمی سەرەکییان ژەمە سەرەکیەکان فرامۆش دەکەن و پەنا دەبەنە بەر جۆرە جیاوازەکانی جپس یا خۆشکڵاتە و نەستەلە و جۆرەکانی تر ئەمانە تا چەند زیانی تەندروستی بۆ ئەو منداڵە هەیە لە کاتێک دەژەمی سەرەکی فرامۆش بکات و پەنابەرێتە بەر ئەمانە. بەڵێ خواردن ناتەندروستەکان کە زۆر زار پەنای بۆ دەبدرێت لایەن منداڵان بریتە لە جبس و جۆرەکانی جبس کێچ پەتاتە ئەوەش ئەگەر ورد بیۆ لە پێکاتەکەی دەزانی کە زەرەری چەندە زۆرە لەبەر ئەوەی چپسی پەتاتە پێکاتوە لە خوێیەکی زۆر و تامێکی زۆری درایتێ و چەورێکی زۆری تێدا چەورێکی ناتەندروست و هەروەها پێکاتەی مادەی حافیزەی تێدا ئەوانە کۆی ئەوانە هەمویان زەرەر بە منداڵەکە دەگەێنن و
و با بڵێن وەکو باسمان کرد ئەو خوێە لۆدێکی زۆر لەسەر برچی لێ منداڵەکە دروستەکە ئەو چپسی پەتاتە و کێچ پەتاتەوانە کە دروست دەکرێت خوێیەکی زۆری تێدا خوێی زۆریش بۆ منداڵ بۆ گەوران باشنە چجای ئەوەی کە منداڵ گورچیلەکان هێشتا بە تەواوی پێنەگەیشتووە بۆیە لە ڕووی ئەوەی کە خوێیەکی زۆری تێدا بە هیچ شێوێک نابێ بدرێت بە منداڵ و هەروەها چەوری خراپی تێدایە کە ئەوەش هەر زیان بە منداڵ دەخێن نەخۆشەکانی دڵ و بۆڕێکانی خوێن خراپە و هەروە ئەگەری توشبوون بە قەڵەوی بە هەمان شێوە زیاد دەکات ئەمە جگەلەوەی کە کاتێک منداڵ چپسێک دەخواتن نەستەلەیەک دەخوا کێکێک دەخوا هەڵی خواردنی سوودبەخش کەم دەبێتەوە زۆر جار دایکان و باوکان منداڵ دەینە لە نەخۆشخانە لای ئێمە باسیەوە دەکەم منداڵەکەی خواردنی باش نییە ئێمە دەپرسین چ خواردنێک دەخوا دەبینی بالفعل منداڵەکە خواردنی زۆر خراپ دەخوا پێش زەمێک دەبینی چپسێک دەخوا نەستەلێک دەخوا بۆیە منداڵ ئارەزوی خواردنی جەمەکەی نامینێ نەستەلەیەک پێ خۆشترە لەگە شەربەتێک لەوەی کە خواردنێک وەکو ساوار بخوا بۆیە دایکان باوکان دەبی ئاگادار و حاڵەتە بن بە هیچ شێوێک پێش ژەمەکان ئەو خواردنانە نەدرێتە منداڵ و ئەگەر ئەو خواردنانە وەکێک و نەستەر ئەو شتانە درا بە منداڵیش سێ کاتژمێر پێش ژەمەکان بێ دوو کاتژمێر بەلای کەمی پێش ژەمەکەمی بۆ ئەوی بتوانین ژەمەکەی خۆی بخواتن بەڵام جپس پێدان ئللا بە ڕێژەیەکی زۆر کەم نەبێت ڕێگە پێدراو نیە ئەو خواردنانە نەستەلاش چکولاتە کاتە ئەمێت باز لە کاریگەری هەروەها زیانیەکانی خواردنی خێراکان بکەیت بە تایبەت لەلایەن منداڵانەوە دەخورێت دەکرێت منداڵێک لە ڕۆژێکدا دوو ژەمی سەرەکی خواردنە خێراکان بێت ئەمە تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەو منداڵە جێدێڵێت دەکرێت ئەو کاریگەری سلبیە ڕاستەخۆ لەسەر منداڵەکە دەرکەوێت و تەندروستی ناجێگیر بێت یاخود بەپێی تەمەن و گۆڕانکاری تەمەنی کاریگەر سلبیەکانی دەرەکەوێت. بەڵێ لەو ساڵانی دوایی تەمان خواردنە خێراکان زۆر زیاد بۆ لە ناو ماڵن کوردیش وەکو گەلان دنیا خواردنە خێراکان ئەو سوود و قازانجانەی نییە کە لە خواردنی ئاسایی ماڵەوە بۆ منداڵ هەیە و بەڵکو زیانیشی هەیە بۆ منداڵ بۆیە وا باشترە. بەڵێ دکتۆر بێگومان باسمان لە کاریگەری هەروەها زیانەکانی خواردنەوە گازیەکان کرد لە هەمان کاتدا شوکڵاتە و جۆرە جبسە جۆر بە جۆرەکان کە دەکرێت لە منداڵێکدا پەنایی بۆ بەرن لە ژەمە سەرەکیەکاندا ژەمە سەرکیەکان و خواردنە تەندروستەکان ئانی کە پێویستە بە پێی گۆڕانی وەرزەکاندا بخورێت بەتایبەت لەلایەن منداڵانەوە منداڵان لی بەدوور دەبن پەنا دەبنە بەر خواردنە ناتەندروستەکان وەکو جوس و جۆرەکانی تر بەتایبەت بەشەی لە منداڵان تەنان لە خوێندنگاکانیش لە هەمان کاتدا وەکو ژەمەی سەرەکی بەنا دەبنە بەر جۆرە خواردنەکانی ئانی کە ناتەندروستن ئانی ئێمە باسی لێ دەکەین کە چاوریەکی ناتەندروست لە پێ کاتەیدا هەیە لە هەمان کاتدا لە بەرگەی تەندروستیەکەدا ئاماژەمان بە خواردنە خێراکان کرد دەکرێت لە منداڵێکدا لەبەرەوەی بەرگری ئەو منداڵە ستەمی بەرگری ئەو منداڵە لاوازە کاریگەرە لاوەکیەکەی لامان کاتدا زیانەکەی هەبێت کاتە دکتۆر ئەگەڕێمەوە بۆ لای تو ئەمێ بزانم بەڕژێکی بەرچاو زیانەکانی خواردنە خێراکان لەسەر منداڵان چییە؟ ببوورنە من هیچم جێلێنێنان سەڵتەکە دەپچڕێ. بەڵێ دکتۆر باسم لەوە کرد ئەمێت بزانم کاریگەر و زیانەکانی خواردنە خێراکان بەتایبەت لەسەر منداڵان کێسا دەکەم منداڵێک وەک ژەمێکی سەرەکی لە ڕۆژێکدا یاخود دوو ژەمی سەرەکی خواردنە خێراکان بێت. بەڵێ خواردنە خێراکان یەکێک لەو خواردنانەیە کە ئێستا زۆر خەڵک دەیخواتن ڕۆژانە پەنای بۆ دەبا لە جاتیەوەی کە پێشتر خواردنی با بڵێن سوودبەخش و خواردنی ماڵەوە ئەوەی لە ماڵەوە ئامادە دەکرێت ئێستا زۆرجار ئەو خواردنە خێرایانە دەخورێتن بە تایبەتی لە منداڵانیش ئێستا پەنای بۆ دەبن. خواردنە خێراکان بە خۆ دەزانی ڕێژەیەش زۆر چاوریان تێدایە ئەگەر بە بەردەوامی بە شێوەیەکی پچر بێ کێشەمان نییە لەگەڵی بەڵام بە بەردەوامی بخورێ لەلایەن منداڵ ئەوە جگەلەوەی کە بەش دەبێت لە خواردنە تەندروستەکان لە هەمان کاتدا هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشی قەڵەوی. ئێمە زۆر جار دایک و باوک دێمێن لایەن حەزیان لێ منداڵەکانیان قەڵەو بێ لەوانێ ئێستا پێشیان خۆش کاتێک باز دەکەین
جیراوە گازەکان یان ئەو خواردنە خێرایانە منداڵی قەڵەو دەکات بەڵام لە بیرمان نەچێ قەڵەوی یەکێکە لە نەخۆشیەکانی سەردەم ئێستا کە ئەمریکا ئەوروپا بەو نەخۆشیەوە دەناڵێنی واتە لە ناو منداڵانیش زۆر زیادی کردووە ئێستا تێبینی دەکەین لە ناو خۆشمان لە ناو کورد ئەو نەخۆشیە ناو منداڵان زۆر زیادی کردووە نەخۆشی قەڵەوی چونکە نەخۆشی قەڵەوی سەردەکێشێ بۆ نەخۆشی شەکرا سەردەکێشێ بۆ نەخۆشی بۆڕیەکان دەمارەکانی خوێن هەروەها بۆ نەخۆشی دڵ بۆیە قەڵەوی وەکو دەڵێت دایکی نەخۆشەکانی ترە ئەگەر منداڵ تووشی قەڵەوی بوو لەوانەیە کۆمەڵێک کێشەی تری بۆ دروستکە کۆمەڵێک نەخۆشی تری بەدواوە بێ بۆیە وا باشترە ئەگەر بە شێوێکی پچر بێ یان بە شێوێکی کەم بێ کێشایمان نییە لەگەر خواردنی خێرا بەڵام بە بەردەوامی بەڵێ زەرەر و زیانی زۆری هەیە بۆ منداڵ تووشی کێشەی زۆر بە زۆری دەکات کەواتە ئەو زیانانی کە دکتۆر تۆ ئاماژە پێکرد جۆر بە جۆرەکان بە تایبەت تشکت خستە سەر قەڵەوی کە لە ڕێگەی قڵەوی دەکرێت نەخۆشەکانی تر لەو منداڵە پەرەبسێنێت من ئەمێ بزانم ئایا ئەو منداڵی کە پەنا دەباتە بەر خواردنە خێراکان ڕاستە خۆ زیانەکانی لەو منداڵەدا دەردەکەوێت یاخود بەپێی گۆڕانکاری تەمەن وردە ئەو منداڵە هەستی پێ دەکرێت کە تەندروستی جێگیر نییە بەڵێ خۆی نەخێر ئەو خواردانە یەکسەر و ڕاستەوخۆ زیانەکانی بە دیار ناکرێت زۆربیان ینی ئەساگەر بێت و تەمەشای چای بکە یان جیراوە گازەکان یان خواردنە خێراکان یان چپس و نەستەلە و کێکوانە کاتێک منداڵ دەیخوا سەرەتا هیچ زیانێک لێ بە دەرناکەوێت لێش بە شێوێکی نالۆزیچی بە شێوێکی پرسیارێکی زۆر جار وا دەکرێت دایکان دەڵێن ئەی بۆ منداڵەکەی من چای دەخوا و هیچ مشکلێکی نییە یان جیراوە گازەکانیشمدا کێشەی نەبوو ئەوان نازانن لە داهاتوودا زۆر زار کێشەی لۆ دروست دەکات ئێمە مەبەستمانەوە نییە ئێستا چای بدێ منداڵ یەکسەر منداڵەکەت کەم خوێن بێ یان جیراوە گازی گوسیلەکان یەکسەر لە کار بکەوێت یان خواردنە خێراکانی خوارد یەکسەر قەڵەو بێت و تووشی زەخت و سوکەری ببێ نەخێ وانە بەو شێوێن ئەوە با بڵێن بەراوردکردنێکی نالۆجی چییە زۆر جار ئێستا لەوانەیە بینەری خۆشەویست دانیشتۆ بەرامبەرمان زۆر جاریان لە سوۆشەل میدیا کۆمنت دەکەن دەڵێن لۆ ئێمە وە کاتی خۆی هەر سەمون و چامان خواردێ یان فلان شتمان خواردێ لۆ هیچ ئایب من نەبووە لەوانەیە ئەو کەسێکە ئەو پرسیارە دەکات ئەگەر چاوی سەمونی نەدرابە لەوانەیە باڵای بەرزتر بایە چێشی باشتر بە وەزیرەکی باشتر بە و لە ڕووی ئەکادمی لە پێشتر بە یاواتە ئێمە هیچ لێکۆڵنەوەکمان نەکردووە وەکو خودی خۆمان بڵێن وڵا بەو شێوەیە نیە بەڵام ئەو لێکۆڵنەوەانەی کە لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو ئەمریکا و ئەوروپا دەکرێت ئەو دەرەنجامانەی پیشاندایە کە ئەو خواردانە خراپن بەڵێ ئەو خواردانە بە شێوێکی لەسەرخۆ بە شێوەیە کە دایک و باوکەکە هەست پێ ناکەن لە سەرەتا زیانەکان دروست دەکەن واتە کاتێک ئەو منداڵە بەردەوام دەبێت لەسەر ئەوەی کە خواردنە خێراکان دەخوا لە داهاتوودا لە چەند ساڵی داهاتوودا لەوانێت توش قەڵەوی ببی و لە چەند ساڵی لەوانێت لە گەورەی کاتێک تەمەین دەگاتە 40 ساڵ بۆ نمونە 50 ساڵ اینجا تووشی نەخۆشی دڵی بکاتن مەرز نیە چونکە بە خۆتان دەزان ئەو لەفانە ئەو خواردنە خێرایانە پڕە لە چەوری ئەو چەوریانە بە مروری زەمن لە ناو بۆڕەکانی خوێندنی شێو لەوانێت تووشی جەڵتەی بکاتن کەواتە کاتێک خواردنی خێرا یاخود چبز یان هەر شتێک دەدێ منداڵ یەکسەر نابێتە ئەوەی کە کێشەکەی بۆ دروستکە بەڵکو لەوانەیە دوای 50 ساڵ یان دوای 20 ساڵ ئەو کێشەیە دروستکە لەگەڵ ئەوەیدا شتیت کەما هەیە کە ماوەیەکی کورتخایان لەوانێت کێشە بۆ نمونە ئەتوەگەر چاوی و سەمون دەدێ منداڵ لەوانێت دوای 6 مانگە ئەو منداڵە هەست بە کەم خوێنەکەی دەکات کاتێک کەم خوێن بوو ڕاستەوە خۆ ئارەزوی خواردنی کەم دەبێتەوە گەشەی دوا دەکەوێت کەواتە هەندێکیان لەوانەیە بە مودەی زۆر کەم 3 مانگ دو 6 مانجی هەندێکیان ساڵێک هەندێکیان 5 ساڵ و لەوانەشە هەیان بێت درێژخایان بێتن کاتێک منداڵەکە گەورە دەبێت لە تەمەنی گەورەی تووشی کێشەکانی بکات. بەڵێ کاتە ئەو مودەی ئەو تەمەنی کە بۆ منداڵدا دیاری کراوە زۆر گرینگە خواردنەکانی تەندروست بێت بۆیە منداڵێکی تەندروست بێت لە ڕووی جەسەدیەوە کات ئەو خۆراکە تەندروستە چیە کە پێویستە منداڵان بیخۆن یاخود دایک و باوکان بیدەن بە منداڵەکانیان. بەڵێ ئەمە لە یەکەم ڕۆژ کە منداڵ لە دایک دەبێت پێویستە بزانین چه خواردنی دەدەینە منداڵان یەکەم ڕۆژ کە منداڵ لە دایک یەکسەر شیری دایک شیری هەفتەیە یەکەم شیری دایک بریتە لە شیری ژەک گرنگترین خواردنە و پڕبەهاترین خۆراکە کە بدرێتە منداڵ
زۆر جار ئەو شیرە بێبەش دەکرێت منداڵەکە لەو خواردنە گرینگە هیچ خواردنێک ناگاتر شیری ژەک لە ڕووی پێک هاتە پڕە لە پۆتین و هەروەها دژەتەنێکی زۆری تێدایە کە کاریگەری لەسەر بەرزکردنەوەی بەرگری منداڵەکە هەیە و هەروەها دەبێتەوە ئەوە کە گەدە و ڕیخۆڵەی منداڵەکە پاک بێتەوە لەو پیساتێک کە پێش لەدایک بوونە کەواتە یەکەم خۆراکی گرنگ و باش و بەسوود و باشترین خۆراک کاملترین خۆراک بریتە لە شیری دایک و ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەموو دەستگا تەندروستیەکان لەگەڵ ئەوەدان کە 6 مانگی یەکەم تەنها شیری دایک بدرێ بە منداڵ هیچ خواردنێکی تر هیچ خواردنەوەیەکی تر وەکو باڵێن قەندا و مرەبا و هەنجوین و یاخود هەتا شیری قوتیش نەدرێ بە منداڵ بەڵام هەندێک حاڵەتی ناچاری هەیە باڵێن دایکەکە لەوانێ نەخۆش بێ یان حاڵەتێکی وایە کە ناکرێت شیری دایکەکە بەدرێ بە منداڵ ئەو کاتی دەتوانی وەکو بەدیلێک کە ناگاتە شیری دایک بەڵام دەکرێت پەنابرێتە بە شیری قوتو ئەوە بەنسبەت 6 مانگی یەکەم شیری قوتو یان شیری دایک هەموو بەها خۆراکەکان تێدا کە خواردنی منداڵەکە پڕ دەکاتەوە دوای 6 مانگی قۆناغی فێرکاری و قۆناغی تەواوکاریە ئەو خواردنانە دەدرێتە منداڵی کە زیانی نییە بۆ تەندروستەکە وەکو باسمان کرد کۆمەڵی خواردن هەیە نابێت لە خوار 1 ساڵی بدرێ بە منداڵ وەکو خوێ شەکر نابێت بکرێتە خواردنەوە هەر خواردنێکی دەدرێ نابێت بۆیە نابێت منداڵ لە سفرێ لەگەڵ گەورەکان خواردن خوا لەبەرەوەی خوێ تێدایە کەواتە خوێ شەکر هەنجوین هەروەها سپێنەی هێلکە باشترە تا ساڵێک نەدرێ و هەروەها هەندێک جۆری ماسی کە مادەی جیوەی تێدایە ئەو خواردانە باشتریان شیری کیسە کە لەناو ئێمە بە هەمان شێوە شیری کیسەیەکێکە لەو خواردانەیە کە زۆرجار لە دوای 6 مانگی دایکان دەست پێ دەکەن شیری کیسە دەدەن بە منداڵەکانیان کەەوەش کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر گەشەی منداڵ و کەم خوێن بوون چونکە شیری کیسە ئەو پێکاتانی تێدانێت کە لە شیری ڕقم 2 یان شیری دایکدا هەیە بۆیە دەبێتەوە هۆیەوە کەواتە خواردنە سوودبەخشەکان باباسکەین لەوەی دایکان بەرچاویان ڕوون بێ کاتێک لە دوای 6 مانگی خواردنێک بدەن بە منداڵان باشترین خواردن و تەندروستترین خواردن ئەگەر باز بکەین و ئاسانترین خواردن لەوە منداڵان بریتە لە سریلاک هەرچەندە زۆر زار قسەی لەسەر دەکرێت کە خراپەوانە بەڵام ئەوە هیچ ئەسڵ ئەساسێکی نییە و باشترین خواردنە لە بەرچی سریلاک باشترین خواردن لە دوای 6 مانگی یەکەم پێکاتەکەی شل و دەتوانی بە شێوەیەک بگیرێتەوە کە تۆزێک لە شیر تونتر بێ خەستر بێ کامەژ وا دەکەم منداڵەکە بتوانێت بە ئاسانی قوتی بدا و بە ئاسانی لێرا بێ کە بووی خوا دوو سریلاک هەستیاری زۆر کەمە بە تایبەتی سریلاکی برنج کە سەرەتا دەست پێ دەکەی هەستیاری کەمە بۆ ئەگەر منداڵ هات و هەستیاریشی بوو زۆر بە شێوش تون تووشی نابی و کەمترین حاڵەتی هەستیاری هەیە وهروە سریلاک مادە خۆراکیەکان وەکو مادەی کانزاکانی بۆ زیادکرا وەکو ڤیتامین دی و ئاسن وانە کەەوە زۆر گرینگە بۆ مندا سریلاک زۆر باشترە لەوەی کە بە چاوی سەمون دەست پێ بکرێ بەیان بەر خواردنێکی تر کەواتە یەکەم خواردن بۆ فێرکاری بریتە لە سریلاک دوای ئەوە منداڵەکە کاتێک سریلاکی خوارد و هیچ کێشەیەکی نەبوو وەکو خەبزی و ئیسالی و هەساسێتەوەوانە دەتوانانی دواتر خواردنێکی دوای 5 ڕۆژ یان هەفتەیەک خواردنێکی تریش ئیزافە بکۆی بۆ سەر سریلاکە بۆ نمونە مۆزێکی دەدەیە پارچێک مۆزی دەدەێت بەیانەکەی ئێوارەکەی پارچێک مۆزی تری دەدەێت دیسان ئەو خواردانە دەبێت هەمووی 5-6 ڕۆژ هەتا هەفتەیەکیان بینبی بۆ ئەوەی بتوانانی کاتێک منداڵەکە هەستیاری هەبوو یان کێشەیەکی وەکو قەبز بوون ئیسال بوون یان هەستیاری یان هەر کێشەیەشتری لەگەڵی هەبوو بتوانی جیای بکەوە کامە خواردن بوو لێ ئەمە پەیمان باشە هەر کاتێک خواردنەکان دەدرێت خواردن بۆ خواردنێکی تر 5 ڕۆژی بین بێ کاتێک خواردنێکی تر زیاد دەکەیت پاشان میوەکانی تریش بە هەمان شێوە ئیزافە دەکەیت واروا دەتوانی شۆربا بۆ منداڵ دروست بکرێتن شۆربا بە برنج یان بە نیسک یان بە گەنم اینجا بێت و بۆ تام خۆشکردنی دەتوانانی خورمای تێ بکەیت دەتوانین کشمیشی تێ بکەیت دەتوانین کودوی زەردی تێ بکەین یان گێزەری تێ بکەیت هەر یەک لەو خواردانە دەتوانانی ئیزافە بکەیت بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سۆران سادر پسپۆڕی نەخۆشی منداڵان پێشێک ڕاستەخۆ لەو لێرە لەگەڵمان 20 سپاس بۆ زانیاری